سڵاوام کاتتان باش ئێستا ژمارێک لە هاوڵاتی لە بەردەم قایمقامەتی ناوەندی هەولێر گربوونەتەوە سەرەتا قەرار بستن بەردەم پارێزگا بەڵام هاتو هاتنە بەردەم قایمقامەت ئێستا دەچمە لای هەندێک لە هاوڵاتیەکان بزانم ئەوانە چێشە و گرفتیان چییە بۆچی هاتوونەتە ئێرکانەم کاتت باش کێشەتان چییە بۆچی هاتوونەتە وڵی کێشەمان کێشەی سێبەردانە ئەوە سێ سارە ئەوە ڕێپێدانیان ڕاگرتیە جادەکمانەیە جادەکە لە بیستی دەبتە دەی یعنی لۆ قازانجی حکوومەتیە ئەو هەموو خەرکە بە جادێ دەکەت ئێستا ئیشەکەمان کرد ئیشەکانی ڕاگرتینە هەدەرێن ئەوڕۆناسبی ئەوڕۆن ئەوە سێ سارە مەڕادەگەینن لە ڕێگە پێدان دروستکردنی خانیە بەرێ لەو دروستکردنی خانیە بەعزە خانی هەیە عارتەیە لە دوو لای سێ لای خانیە ڕێ پێ نادرێ ئەدی باشە مەشقەرچی و شارێنینە شتری دیژ داواکاریتان کردیە سەردانی کەستان کردیە ئەوە سێ سارە وامە لە دوینە سەرۆکایەتی نما پێش پەرلەمانی نما ئەنجومەنی وەزیران نما لقەکان نمان هیچ جواب نییە ئەو تەلەفۆن لێوری دەکە دەرێ بەچاوانە و تەلەفۆن یعنی وچی تۆپانێمانێتە لەو سەری لەو سەری هاوڵاتیە تو داواکاری سۆرسانەک والله داواکارەکەمان ئەوێ یعنی ڕێپێدانەکەی بکەنەوە بەڕاست یعنی سێ سارونی و ئەمە هەر لە گشت ئەوەی بین و بڕۆن لەو لای لەو ئەو لای هەر دەرێ بەچاوان دەستێک نێرێکەکی بەچاوان ئەین داواکاریمان ئەوێ ڕێپێدانەکەی بکەنەوە بەڕاستی ئەو شان دەخۆش نیە هاچی بکەی لۆ ئەفسەر بەڕاستی خۆش نییە تۆ دەستش هەدیش دیکە سلااو لێ بێت ئەوانە باس دەوە دەکەن کا دەڕێن چەندین جار هاتینە و داواکاریمان کردەوە هەڵ بۆ کتیان بازی بەزی بکرێ بازی بەزی ئەرێ والله ئەرێ والله ئەرێ والله لە ئەو مسلمانەیە چایکەن کەسی گەورە ئەوەنی دیکە زین ئەوان ئەو کاتتان باش چەند جاری دیکە باسییانەوە کرد کە هاتینە سەردانی لای بە جەنابەتم گوت هەزاران جار هاتینە لۆمان ناکەن ئیشەکەشمان ڕسمیە یعنی هیچ ناقانون تێدانێ کاکەشیان یعنی مەحقوڵ نییە ڕێپێدانەشی گوندەکی سێبەردامە هەموو کوڕە شەهید و پێشمەرگەوە بە سێبەردانەشی ڕازی بین کەچی ئەوە لەنێو قەسد و قسووری ئاخر مۆدی دانیشتون ژیانەکەم لۆمان ناکەن ئەوانە دا بابێ کوڕە مەسوولێک بابێتە جێمە دوو سەعات بزانم دەژی لەوێ دەرە ژیانەکەم چی بکەم بەچێ بڕێن بە کاکم دەنە دەرێ بڵێ کە کاک وەزیر بڵێ فلان بڵێ ئیگلۆمان ناکەن یعنی شتێکمە ئەوە نیە بێقانونیش قانونیە شەکەتانە بۆ واللهی نا والله لەک ئەگە ئێستاش لۆمان نەکەن کاتی دەنگدان بە حیاتی ناکرێ و شەیمە بەڵێ کاتی پێش هەڵبژاردنیشە و سەکەت وایە ئەگەر ئێستا بۆ تاوکە لە بەرخاتی دەنگدانە شان نادێنێ با باش بزان بەخوای گەورە ئەو جەماعەتە نەک ئەمە نیوە سێ بەش خەڵکی و دەنگ ناداتەوانە هیچیان نەکردیان ئەوە هەویە من ئەگەنە هەوی کوڕە شەهیدم ئەم کاکەژیان 100 مەتر عاردم هەیە مەحقوڵ لێم نەگەڕم کەمە خانی یعنی چی لەو دەسەڵاتێ بکەین چیان پێ بڵێن ئەو کاتانی کە پێشتر بۆ سەرداتان کردینە لایانی پەیوەندیدار چی پێ وڵات جوابێ لایانی پەیوەندیدار کاک ئومێد هەستا بە ئیشەکەی بەڵێ بۆتان دەکەم کتابی بینە کتابمان هە بزر بوو دوو ڕۆژە لە کتابی گەڕانە محافزە هەنەمان دیتەوە ئێستاش لەگەرداوی ئیشەکە تەوقیع عەگمایە لە بۆمان ناگەن زادەکی زۆر کەمە کا ڕێپێدانێکی ڕسمیشمان بدەن و چێ عالەمە کاکە سێبەردا ئێستا شارە 4000 بار یعنی هەندێک حارد مایتەوە لەناو هەر چاردەوری خانیە ڕێپێدان دەبی 3000 بێ لەکن قامی سوندی بخۆی بەو قورعانێ ئەو عاردە ئی منە سێ شایدی بینی ئەوە دەکرێت شتیوە هێچ برێ دەچێت لای هاوڵاتێکی دیکە ئەو کاتت باش ئەتوش هەمان چێشە ئەمە کات باش بەخێر بێتر چاوم بەێ والله ئەمان چێشەمە ئەمەژە بۆ هاتەنێ کات لێرە دەیبینی هەردمان هەیە نالم میکەنە خانی ڕێپێدان و شتوانەمایە هەتا من چەند جارێک دەمە هەر بفرۆشم بەڕاستی کەس پارەش پێ نادە لە بۆ ڕێپێدان نادەم نالتەخانی تەمەن عەردەکەی منیش پشتی خانیە تەنیشت دەنیشتی خانی یعنی سندۆقیە پێشی خانیە ئەو لام خانیە ئەو لام خانیە پشتی خانیە نالم میکەنە خانی پێتان وایە ئەو جارە هاتینە بەردەم قایمقامیەت ئیشەکەتان جێبەجێ بکرێت واللهی ئینشاءالله هیوا دەخوازیین بەس بۆ خوایە ئەم دەبینم لێرە زەحمەتە واللهی چەند جارشکەها گفتیاندایە بڵن خۆیان نەبردە سەری بەڕاستی ناوە دەچینە لای هێچێک لە هاوڵەتەکان ئەو کاتت باش ئەتوش هەمان چیشە بەڵێ ئەمە شێوە ئەوە چەند ساڵە ئەو سێبەردانە هەر بەش خۆیتی نەمزدەوتی هەیە ئەوەی مەکتەبەشی هەیە نەسیش جوانی هەیە هەمی ڕێتان بێ جاری ئەوە بوون ینی هەموو خۆر و هەموو سیارکردن ینی لەبەرچی ئەو خزمەت گوزاریان یاخود ئەو زۆرە ڕێگا پێدانانە ناکرێت لە بۆ سێبەردان لەبەرچی ناکرێت وڵای مێژە پشتی خدا ئەستانە
نازم هذا بواسطه شارباني مقصد شارباني حسب باشي شارباني تي شارباني هي باشا اشتهر ردك هي ردنا اخي هي استا اتو شي جوري قصه دغه يمكن بلا وش سازران بهم محامله نوجن تنوتا استا وشان مرتدي هل طابي هذا النجم شكون نوجن تنوج غير في هذا في قلت لك تسال جوري وهذا تشباب سيم زال تشباب تدو خاني حتى غير في هذا الشيء ما ناوندي هولين مثلا بني هولين وڵە داواکاریمان هەمان داواکاری ئەوانەی کە پێشتر باسییان کرد ئەو داواکاریە یعنی 3 ساڵە موافقەی سێبەردانیان ڕاگرتیا بە بیانووی ئەوەی تەسفیەی دەکەن و ڕێژی دەخن و دەیکەنە مەعەلە هیچیش دیار نییە هەر ئەو خزمەتگوزاریانەی لە 2014ەوە کرایە هەتا ئێستا بەس ئەو خزمەتگوزاریانەیە ئەنە ئێستا مەکتەب هەیە لە مەکتەبمان هەیە پۆل هەیە عفتاتە لە بەی تێدایە حازەکەی بە خۆتان راپۆرتە چ بکەن لەوێن دەرێبزانن خزمەتگوزاری لەوێن دەرێ کووە چەند سارە مەجموعەتی زۆر هەیە هەر قیر نەکرایە ڕێپێدان حرت هەیە لە بینی خانیانە 3 خانیە ڕێی ناداتێ بیکەیە لۆ وڵە دەرەوە خزمەتگوزاری وەکو پێویست نییە باشە لۆ مام بکەن هەتا کەینە یان ئێمەوە 3 سارە هاتوچووی قایمقامیەت دەکەین دەچوینە وەزارەت چوینەکرد پارێزگار زیێنمان نەکرد خزمەتگوزاری لەبەرچی بۆ سێبەردان ناکرێ یعنی ئێستا هەمووتان دەرێن کەس ئەوەرمانی ناداتەوە خزمەتگوزاری ناکرێ ئەوەندەی ئەنگۆ سەردانی لاینی پەیوەندیدارتا کردیا هەتا ئێستا نازان لەبەرچی سێبەردان پشتگوێ خرایە بەخۆی بە بیانووی ئەوەی کە بوجە نیە و بوجە قەتع بووە و بەو بیانی ناکەن بەزەمە ئیشەکەشمان ئەوەندە زۆر نییە یعنی ئێمە داواکاری کاکە خزمەتگوزاریەکەی ناکەن خۆ ڕێپێدانەکە پەیوەندی بە خزمەتگوزاری وە نییە ئەویان لۆ ڕاگرتیا هەتا ئێستا نۆژەنکردنەوە یعنی خانیە کۆنەکانیش ناتوانین نۆژەنکەیەوە ئەویشیان ڕاگرتیا يعني الراس يبردان حسر كذا نازم يعني تيان لو خلقي دوي دەگەڕ وڵاتان ئەوەی گوێتانی بۆ ئەمە داواکاری و نیگەرانی و گلەیەکانی خەڵکی سێبەردانە کە خۆیان باز دەکەن جگە لەوەی ڕێگە پێدانیان پێ نادرێت خان و دروستکەن لە ڕوو خزمەتگوزاریشەوە ئاور لە شوێنە نادرێتەوە ئێستا ئەوان لە بەردەمی قایمقامەتی قەزای ناوەندی هەولێرن و چونەتە بەردەم پارێزگای هەولێر بەڵام کەس جوابی نەداینەوە وەڵامی نەداینەوە وێ هاتوونەتی ئێرە چاوەڕێ ئەوە دەکەن لەلایەن قایمقامەتی هەولێرەوە بەڵێنێکی تاوەیان پێ بدرێتەوە ئەو خزمەتگوزاریانەی بۆ جێبەجێ بکرێتەوە ڕگان پێ بدرێت کە باڵێن خانووەکانی نوژن کردەوە